وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئایزان و خۆشەویستانم، هیوادارم نەسیحەتێکی خۆش و تەندروستێکی باش هاوتان بینم. باسی ئەمڕۆمان خواردنێکە لە ناو کووردا زۆر بایەتی، بە تایبەتی خواردنی داوەتە خوا هەڵناگرێ. جا نازانم کورد لە نەفسی خۆی وەریگرتووە کە کورد پێڵێن نەوس یاخود لە پێغەمبەری خوای وەرگرتووە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم، ئەویش باسی گۆشت. باسی گۆشت خۆشەویستەکە میسالی بێتاقەت نابێ، حەزی لێیەتی. سۆبرایان ئەڵێن ماوەسا بیست ڕۆژ ئێمە کوژ لە برسا بەشتێکی ئاشمان بۆ بکە، باش برە ئەمڕۆ باسی گۆشتان بۆ بکەم. نەک چەند حەڵقەیەک ئینشاڵڵا باسی گۆشتە بۆ ئەوەی کە سوودەکانی گۆشت بزانین. چونکە خۆشەویستان ئێمە پێویستمان بۆیە کە قیاسێکمان هەبێ بۆ خۆراک، قیاسێکمان هەبێ بۆ خواردن. هەر کاتێویستت شتێک بزانی سوود بەخشە یان زیان بەخشە، بەحسێ دەرەچێ ئەڵێ خوا گۆشت کۆلیسترۆل بەرز دەکاتەوە، نەخۆشی دڵزیایەکە، زەبحە زیایەکە، جەڵتە زیایەکە، ئینسان تووشی کێشە و مەشاکیلی و شەلەلەکە، تەسەڵوبی شەراینەکە. بەخوای تر کاکەم لەم دەقێ و گۆشت ناخۆم، ئافرەدان چۆل و بین بۆ ئەخبارە بووتی چی ئیتر لەم ودا کاکە گۆشت لێمەنێ باسی چیەکە گوی تر کاکە ئێمە گۆشت ناخۆی، قوربانیەتەوە و گۆشت دەست پێکات و حەزی لە گۆشتە و وعدی شیا و ئەشترسیت و ئیخوا چۆن وا دەکەم بشکێن و خۆم تازە وادەم مایەوە. نەفس داوایەکە، لاشە داوایەکە ئەڵێ بچۆ گۆشت بخۆ. سوبحان الله، گۆشت چونکە زەرورەتی حەیاتە، پێداویستی ژیانە، حتا خوای گەورە نایڵێ فەقیر لێ بێبەش بێ. بڕۆ لە جەژنی قوربانە هەموو پارەکانێ بکە بەخێر، بەقەدەر ئەوە نییە حەیوانێ سەربڕی لە بەردە ماڵەکەتە، بۆ نەوەک ساڵێ بێ فەقیر نی خوارد بێ، بۆ ئەوەی کە ئەو ساڵەش فەقیر لێ بێبەش نەبێ. خەزنی پێداویستیەکانی گۆشت لە لاشەی خۆیان بکە تا ساڵێکی تر، خواکەنیمە ساڵێکی تریش قوربانێکی تر هەر ئەبێ گۆشتی تیا تێر بێ. بۆیە ئەگەر هەر کاتێویستان قیاس لەسەر هەر شتێ بکەن ئایزەکانم، پیاوی چابن زۆر دوور مەکەونەوە. ماوەیەکی زۆر لە ئێمە خەڵک چۆری لە خۆی حرام کردبوو، گۆشی لە خۆی حرام کردبوو، وەڵا دکتۆر پێویستم ئەوە نەخۆی ئەوە نەخۆی ئەوە نەخۆی. هەمووشی بەحسە، چونکە جوولەکە لە خۆیان قەدەغە کرابوو چۆری و گۆشت لەسەر هەموو ئومەت و لەسەر هەموو عالەمیان قەدەغە کردبوو کە کەس نییە وەرا گۆشت بخوا لەبەری کە کۆلیسترۆلی تایە. بەڵام دوایی سەلما حەقیقەتەن وها نییە. ئیشەکە وانە ئیشەکە لە خەڵک گەورە کراوە. بڵێ چۆری حەیوانی کۆلیسترۆلی تیانە، بەڵام زەرورەتیشی تایە ئینسانە بێ بیخوا. لەبەرەوە قیاس لای من چییە؟ قیاس لای من پێغەمبەری خوا عەلەیهی وسەلەم. بەخوا قیاس لای من هیچ بەحسێ نییە. ئەمڕۆ 4 بەحسەکرێ بەیانی 2 بەحسی ترەکرێ، 4ەکەی تر بە درۆ خاتەوە. لەبەرەوە قیاس لای من ئەڵێم ئەرێ کاکە گۆشت خۆین یان نەیخۆین، ئەرێ جەماعەت ڕەتان چییە؟ ئەوە لە گۆشت خراپ و زەهرە و کۆمەڵە مادی خراپی تایە، کاکە بیخۆین یان نەیخۆین؟ وەڵا کاکە من لەڵێم با پشیم پر بە دکتۆرێ بکەین. کاکە تۆ شەکرە و زەختی هەیە، تۆ بێ بچی بەلای دکتۆرەکەی خۆ. وەڵا کاکە من سەیرێکی ئینتەرنێتەکەم با بزانین بیخۆین باشیان نەیخۆین. وەڵا کاکەم پرس بە کەس ناکەم، من ئەگەڕێمە پرس بە پێغەمبەری خوا ئاکەم ساسڵ، بزان پێغەمبەری خوا خواردوێتی، خواردبووی چاوە نوقێنم و بەدوایە خۆم، نەشی خواردبوو نایخۆم، نەهی لێکردبوو نایخۆم، حەزەکە هەموو دنیا پێم بڵێ ئەمە سوود بەخشە. کەواتە ئێمە چیمان هەیە؟ ئێمە قیاساتمان هەیە بۆ خۆراک. ئەگەر هەموو دنیا قسە بکە ئێمە ئەزانین چی ئەڵکەڵین، ئەزانین چی ئەڵین، ئەزانین چی ئەخۆین. ئەوە گرنگە بەلای ئێمەوە خۆشەویستەکەم. لە گشت دنیایەک پەرستراوە و خودایەک، لە ناو ملیۆنا ڕێگادا ڕێگایەک. ئەگەر خەڵکی گشت خۆدانێ بەڕێبەر، لە لای من هەر یەکە و هەر پێشەوایەک. ئاشکارە کە ڕێگای جۆر بە جۆر هەن، بەڵام هی من هیوایەکە هیوایەک. خودایە عەزمی من ئەوهایە ئەمما گوناهبارم دەسا لوتف و نیگایەک. بەڵێ خۆشەویستەکانم، قیاسی ئێمە یەک کەسە، قیاسی ئێمە پێغەمبەرێکە پێشەنگە لە هەموو شتێکە. پێویست ناکات زۆر خۆمان ماندووکەین. خوای گەورە فەرمێ: ثمانية أزواج
من الضأن 2 ومن المعز 2 قل الذكرين حرم أم الأنثيين أما اشتملت عليه أرحام الأنثيين نبئوني بعلم إن كنتم صادقين. انجا ومن الإبل 2 ومن البقر 2. خواهی گەورە کە باسی ئەنعام و باسی خواردنمان بۆکە، یەکەم جار باسی گۆشتی بەرخمان بۆکە، دوای گۆشتی بزنمان بۆکە، دوای گۆشتی ئیبل و حوشترمان بۆکە، دوای گۆشتی مانگامان بۆکە. کەواتە مە خواهی گەورە و نیعمەت باسی کردوون، ناکری ئەمانە لەخۆ قەدەغەکەی بڵێ وەڵا خراپن، مادەم خواهی گەورە و نیعمەت هێناوی. بەڵێ بە تایبەتی وەکو باسمان کرد مانگا شیرەکەی شیفایەکی گەوری تایە، ئینسان ناتوانێت دەست بەرداری بێ. خۆشەویستەکەم گۆشت ڤیتامین B12 تایە، B6 تایە، نایاسینی تایە، ڕێبۆفلاڤین ئەمانەکە باسمان کرد، ثایامینی تایە، زینکی تایە، سیلینۆمی تایە، فۆسفۆری تایە، پۆتاسیۆمی تایە، مەغنیسیۆمی تایە، سۆدۆمی تایە، نوحاس و مسی تایە. یەکێک لە مادەکانە بۆ پێکهاتەی ئێسک، بۆ پێکهاتەی دان، بۆ بەقووەتکردنی مەناعی ئینسان. بۆریەکانی خوێن لە جاتەوەی کە تەسەڵوبی پێ بکە نا، ئەگەر بە شێوەیەکی منەظەم و تەندروست بخورێ، بۆریەکانی خوێن چیەکە؟ ڕێکە خات و بەقووەتیانەکە. لەبەرەوە ئەگەر ئینسان نەیخوا دیسانەوە زەرەری لێکەوێت، تووشی زۆفە بێ. بۆ گۆشت یەکێکە لەو شتانەی کە مێشکی ئینسان تەغزیەکە، مێشکی ئینسان بەقووەتەکە. ئەگەر ئینسان ویستی زیرەک بێ، مناڵەکان ڕۆ نەکردن باوکتان بڵێن گۆشتە خۆین، امتحانمان هەیە لەم زروفەیە خاستن. یەکێک لەو شتانەی کە مێشک و زەکای ئینسان زیادەکە گۆشتە، بە تایبەتی گۆشتی چی؟ گۆشتی حیوانی بچووک. بۆیە ئینسان پێویستی بە گۆشتە، پێویستی بە خواردنی گۆشتە. خۆشەویستەکانم، بەڵام ئاگاتان لێ بێ، کورد دەڵێ هەموو شتێ بەچی؟ بەخوێ. ئەی خوێ؟ خوێش بە معنا. ئاگاتان لێ بێ ئەوەی کە ئێمە دەستمان ناوەتێ ئێواران قاز درێژەکەین، ئەگەر سفرەکە گۆشتی لەسەر نەبێ ڕۆژ و ناشکێنین، ئەمە سەقەتێکەیە کە ئێمە تووشێ بین، ئەمە بەڵاکەیە کە ئێمە تووشێ بین. بیخۆ ئافێتە بێ، بەڵام هەفتەی جارێک، مانگی جارێک، زۆر زۆرە بۆ هاو هەفتەی 2 جار، زیاتری نەکرد تکام وایە. مەڵێ کاکتۆر توێتی بەسوودە و ئەوەیە، چونکە هەموو ئەوانی پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم خواردوێتی بەسوودە. پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم چۆن خواردوێتی ئەبێ تۆ جوابی خۆیت. نێڵی وەڵام مادەم خواردوێتیتم سەریتی یەکەم. نا، بە هیچ شێوەیەک ئەمە لە عورفی ئێمە نییە، نابێ ئاوا فێر بین، نابێ مەعیدەمان ئاوا ڕابێنین، چونکە گۆشت مادەیەکی جیڕە، مادەیەکە پێی ئەچی هەتاوەکو کەڵەکە ئەبێت و ئەنێرێتە سەر یەک. بۆیە ئەبینی گۆشتی مەڕ خراپترە لە گۆشتی بەرخ. گۆشتی بەرخ لە گۆشتی گاو، گامێش و حوشتریش باشترە. بۆ چونکە ئەو گۆشتی بەرخەی خۆی بە 6 مانگ پێکەوە نراوە، نەک بە 6 ساڵ. لەبەرەوە بە ماوەیەکی کەم لە مەعیدەیە هەزمە بێت و هەرسە بێت، کۆتایی پێدێ. بەڵام مشکلەکە ئەوەیە تۆ گۆشتێک کە بە چەند ساڵێک کەڵەکە کراوە لەناو لاشەی حیوانەکەیە، تۆ بتەوێت بە 4 سەعات هەزمیکی، بۆت هەزم نابێ، بۆت کۆ نابێتەوە، بۆت هەرز نابێ، ئیسفادەی لێ ناکەیت. زۆر خواردنی ئەمانە مەعیدەی هیلاکەکە، جۆگەی هەرز هیلاکەکە، ڕێخۆڵەکان هیلاکەکە. بۆیە بینی ئەمڕۆ زۆربەی ئێمە یەکێ لە مشکلەکانمان مشکلی قۆڵۆنە، مشکلی سوء هەزممان هەیە. بۆ چونکە ئەمانە بە تایبەتی ئێواران زۆری تێوشین و زۆری شەخۆین، کە ئەمەش بۆ خۆی مشاکلێکی گەورەیە وە لە کۆڵمان نابێتەوە. مەفروضەکە گۆشتی شەخورێ، گۆشت بە تازەیی بخورێ، بە خاوێنی بخورێ، و میوە و سەوزەی لەگەڵا بێ، بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت تەغزیەی خواردنەکانی تەواوکە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەو پرۆتینی خوای گەورە لە گۆشتی وڵاخا دروست کردووە، یاخۆ لە گۆشتی حیواناتە دروستی کردووە، ضرورە بۆ لاشەی ئینسان و ئەمینۆ ئۆسیدەکانی ضرورە، و ئینسان ناتوانێت ئیستیغنایان لێ بکات بە هیچ شێوەیەک. بۆیە ضرورە کە ئینسان گۆشت دەخوا، هەموو ئەو مادانە دێتە لاشەیەوە کە حیوانەکە لە لاشەی خۆیان دروستی کردووە و ئێستا بە شێوەیەکی سادە ئەی بەخشێ بە تۆ. مناڵ بە تایبەتی خۆشەویستەکانم لە تەمەنێکا کە ترەگاتەوەی کە دانی هەبێ، خوای گەورە بۆ ئەوەی دروستیەکە کە شیر بخوا، دواتر بۆ ئەوەی کە گۆشت بخوات، بۆ ئەوەی کە بیجوێ، بۆ ئەوەی کە هەزمیکە، چونکە مناڵ تا تەمەنی 20 ساڵی، چونکە مەرحەلەی گەشەیەتی لە هەموو کاتێ زیاتر پێویستی بە گۆشتە، پێویستی بە ئەمینۆ ئەسیدە، پێویستە کات ئەم پێکهاتەی خۆی پڕکە و چڕکە و بەقووەتیکە،
و پێویستی بە نەقسێک نەبێ لەمەیە یاخود ئەو نەخۆشانی کە عملیاتەکرێن یاخود ماوەیەکیش ناخۆن دیسان پێویستیان بەوە بێ کە ماوەیەکی باش گۆشت بخۆن دکتۆر پێڵە لە بچۆ ئاوی گۆشت بخۆ یاخود ئاوی مریشک بخۆ دیارە ئەمە شتێکی سەحیە. بەڵێ خۆشەویستەکانم ئەوەی کەمڕۆ خەڵک لێ ترسێ کۆلیسترۆڵ و چەوری و زەخت و دڵ و مێشک و شەلەل هەموو ئەمانە بەڵێ گۆشت دەستێکی باڵای هەیە تایە بەڵام هەر کاتێ توانیمان تەنزیمی خواردنەکانمان بکەین تەنزیمی گۆشتەکەمان بکەین ئەم گۆشتە لە جیاتی ئەوەی کە بێ بە زەهرێک بەسەرمانەوە ئەبێ بە نیعمەتێکی خوایی و ئیسفادەی لێەکەین و پڕ بە مەعیدە و پڕ بە لاشی خۆمان گۆشتەکە کە ئەخۆیت کە پێویستە پێیەتی هەر گۆشتە و هەر ئەمین و ئەسیدە و هەر چەوریە و ئەزانێ بۆ چۆ ئەچێ ئەزانی لە چوە ئەنیشێ ئەزانی لە چوە کلێنت هەیە ئەزانێ لە چوە ئەو نەقسانەوە بۆ پڕکاتەوە کە تا ئیستاکەنە بەهۆی بێگۆشتیەوە هەت بووە بەڵام کە ئەمەش لە حەدی خۆی زیاتر بوو ساڕێژەکە وەلی ئەڕژێ وە کەڵەکە ئەبێ و ئەنیشێ لە چوە ئەنیشێ یان لە جگەرە ئەنیشێ یان لە بۆرەکانی خوێنانیشێ یان لەسەر دڵەنیشێ یان لەسەر مێشکە نیشێ کە ئەمانە هەمووی ئەبێ بە زەرەر و بە زیان و بە کێشی ئینسانەکە تەواو بێ یاخود زۆر جار شوێنی نامێنێ لێ بنیشێتەوە لە کوێ نیشێتەوە لە ناو جومگەی ئینسانەکانە ئەنیشێتەوە پێڵەن چی دا الملوک یعنی مەلیکەکان وا فێربوون بەس گۆشت بخۆن بۆیە تووشی دەردی پاشاکانە بن کریستاڵی گۆشتەکە کریستاڵی یوریک ئەسیدەکە کە ئەنیشێ لە ناو جۆمگەکانی ئینسانەکە والێ ئەکا ئەڵی ناو جومگەکەی بزماری تایە سبحان الله نیعمەتێک کە تا ئیستاکەنە ئیسفادەمان لێ ئەکرد و خواردنێک کە بە پارەیەکی زۆر ئەمان کڕی ئێستا بە پارەیەکی زۆرتر بین بۆ ئەوەی کە لە لاشەمان بێتە دەرەوە و بۆ ئەوەی کە زیانەکانی کۆتایی پێبێ ئەجا دکتۆر لێمان مەنعاکە ئەڵێ نابێ لەمە دوا گۆشتی سوور بخۆی چونکە تۆ تووشی کێشەی زۆر خواردنی گۆشت بیت لەبەر تکامان وایە گۆشت بخۆین بەڵام بەو تەنزیم و بەو ستمە جوانی کە پێغەمبەری خواستان بۆی دیاری کردوین و بەو شێوەی کە ئیسلام لە حەدی ئیفرات و تەفریط ئاشتوێتەوە لەو بینەیە کە نە زۆر ڕۆچین و نە زۆر ئیهمالیشیکەین پێداویستیەکی لاشەیە لاشە داوایەکە ئەو نەی خۆین کە نەقسی لاشی پێپڕکەینەوە ئەگەر زیاد بوو بیدین بە فەقیرێکی تر کە ئەویش وەکو ئێمە لاشەی هەیە پێویستی پێیەتی. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.